الحمد لله رب العالمين. اللهم يا ربنا لك الحمد حمدا كثيرا طيبا مباركا فيه. اللهم يا ربنا لك الحمد حمدا يليق بجلال وجهك وعظيم سلطانك. اللهم صل وسلم وبارك على محمد كما صليت وسلمت وباركت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد. اللهم يا رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. اللهم آمين. خوش كانوا بلياني برنس لعرشوني كان صلاة ورحمة إخواتان لبي فاجوا إلى ألقي بيشودا باسمان لو كرك بيغمري خوا داود سلامي خواي لسلبيت تواني جالوت كوجيو بچيت ناو فلسطين وناو شاري قدسوا وبجاري كي ترجو لك كان تواني أن يأخذ بني إسرائيل تواني كواد صلاتي فلسطين بقرنا ودسو باج أو كلي ودرن رابون بجاري كي تر توانيان بچنەوە ناو فەلەستین و وڵاتەکە خەنۆژیە ڕکێفی خۆیان. داود سەلامی خوای لەسەر بێ کاتێک کە بەم کارە هەستا جوندیەک بوو لە جێشی تاالوتە. تاالوت پاشایەک بوو کابرایەکی بەتوانە و بە قەڵافەت بوو توانی پێشەنگی بەنی ئیسرائیل کات بۆ ئەوەی سەر لە نوێ وڵاتی فەلەستین و قودس ڕزگار کاتۆ دوای ئەوەی کە باو باپیرانیان لە زەمانی یوشعی کوڕی نونە لە دوای وەفاتی موسا سەلامی خوای لەسەر بێت توانی بیان بچنە ناو فەلەستینەوە. لە سەردەمی موسایان نەیانتوانی بچنە ناوە پاژۆی کە لاساریان لە ئاسی فەرمانەکانی خوا و ئاسی پێغەمبەری خوا موسایە کرد سەلامی خوای لەسەر بێت. 40 دانە ساڵ خوا عقوبەیان لە سەحراکەیانمانەوە. پاش وەفاتی موسا سەلامی خوای لەسەر بێت کە ئەو 40 ساڵە تەواو بوو ئەو جیلە تێپەڕی جیلەی کە هاتە پێشەوە ئەم جارە بە قیادەی یوشعی کوڕی نون کە جێگری موسا بوو سەلامی خوای لەسەر بێت توانیان بڕۆنە ناو فەلەستینەوە و دەوڵەتێکیان تیا دامەزران و چەند سەدەیەکمانەوە لەوێ پاشان بۆ جارێکی تر بەهۆی خراپە و خراپەکاری خوارە کەوتمان زۆربەی زۆریان هەروایان لات و یەکخوای یەکتایان نەئەپەرست بەڵکو ئەچوون بتەکانی قەومەکانی کەیان نەهێنا وەکو بەعل و وەکو عەشتار و ئەمانە ئەیان پەرستن. سەر لە نوێ خوا غەزەبی لێگرتن تەفروت و ناکران و کرانە دەرەوە لە ناو فەلەستینە. هەتا وای لێ هاو لە سەردەمی تاالوت و داودا سەلامی خوای لەسەر بێت کە داود کوڕێکی گەنج بوو لە جێشی تاالوتە توانیا سەر لە نوێ جارێکە فەلەستین بگرنەوە بڕۆنە ناوی. داود کە جوندیە بوو لە جێشی تاالوتە توانی قائیدی جێشی بێباوەڕەکان کوژە لە ناو فەلەستینە کە ناوی جالوت بوو و دواییش بوو بە جێگر و حاکمی ئەم مەملەکەتە. لە هەنگی ڕواتکان ئەڵێن داود بەهۆیەوەی کەوا کچی تاالوتی هێنابوو کچی قائیدەکەی ناوی دوای وەفاتی قائیدەکە خۆی داودیان کرد بە پاشا و سەرکردەی مەملەکەتی ئیسرائیل. ئەم فترەی کە لە داودا ئەو فترەکەمەی کە داود و سلێمانی کوڕی سەلامی خوایان لەسەر بێ حکمی ئیسرائیلیان کردووە یعنی عشرەتی ئیسرائیل یعنی عشرەتی ئەولایەکانی یعقوب نەک ئەوەی کە پێوتێت دەوڵەتی ئیسرائیل کە ئەمڕۆ دەوڵەتەکان پێوە ناوناوە کە پێشتر قەت بۆ دەوڵەتە نەوتراوە ئیسرائیل بەڵکو هەرە ئەو ئیسرائیلە علەمێک بۆ ئەولایەکانی یعقوب سەلامی خوای لەسەر بێت. پاش ئەوە داود فەلەستینی داگیر کرد و پایتەختەکەی لە بەیت المەقدس دانا حکمێکی عەدالەت و دادپەروەریانە کە حکمی بە کتاب و فەرمانی خوای تەبارەک وتەعالە بە وەحی ئیلاهی ئەکرد دامەزرا لەکوێ لە ناو فەلەستینە. ئەگەر بین بۆ تەورات و کتێبی جوولەکەکان بگەڕینەوە خوا پەنامان با یەک فەرق نابینی لە نێوان داود یا سولەیمان یا هیچ کام لەو قائیدە پیاو کوژ و قۆڵ بڕ و دنیایانەی کەوا قیادەی جێشەکانیان کردو حکمی مەملەکەتەکانیان کردو. بەعەکسەوە حکایەتی ئەمەنگە ناڕەوا و نادروست دەربارەی داود و سلێمانی کوڕی ئەگەڕنەوە کە ئینسان ڕووی نایەت بیخوێنێتەوە چ جای ئەوەی بڵێ ئەمە لە کتێبێکی ئاسمانیە باسی هاتووە. ئەم دوو پێغەمبەرە ناودارە سەلامی خوایان لەسەر بێت داود و سلێمانی کوڕی فترەیەکی زێڕین کە جوولەکە فەخری پێواکا و پێی خۆشە و ئەیانەوێ ئەمڕۆ بە هەر شێوەیەک بێ ئەمجادی ئەو کاتە بگەڕنەوە بۆ ئەو سەردەمە. ئەمە خۆشترین فترەی جوولەکە بۆ کە فەخری پێواکەن و شانازی پێواکەن کە لە پێش هەموو کەسێکە خۆیان ئەیانوێت تاریخەکەی بشێوێنن. داود سەلامی خوای لەسەر بێت لە دەوروبەری ساڵی 996 پێش زاینە توانی حکم بگرێتە دەست لە ناو فەلەستینە و لە ناو قودسە.
یعنی دەوروبەری 1000 دانە ساڵ پێش هاتنی ئیسا سەلامی خوای لەسەر بێت داود توانی حکمی ئەوێ بگرێتە دەست و حکمی داود و سلێمانی کوڕی هەتاکو دەوروبەری ساڵی 721 پێش زاین ئەم فترەیە بەردەوام بوو لە دوای داود و سلێمان ئەو مەملەکەتەی کە دایان مەزران یعنی نزیکەی 250 ساڵ زیاتر دەوامی کرد داود خۆی دەوری 30 ساڵ حکمی کرد دوای سلێمانی کوڕی هات ئەویش هەنگێک لە ڕوایەتەکان ئەڵێن 20 ساڵ هەنگێک ئەڵێن زۆر زیاتر حکمی کردو و پاشان دەوڵەتێکی قایمکاری وایان دامەزران کە ئیتر مەملەکەتی ئیسرائیل هەتاکو سەدەیەک دوان ئەمین بێت دەوڵەتەکانی کە نەوێرن دەستدرێژی بکەنە سەری ئەوەی کە ضرورە لێرەیە باس بکرێت چییە؟ ئەو شوێنی کە ئەمڕۆ شەڕی سێ ئاینە ئاسمانیە بڵاوەکەی ئەمڕۆی دنیای لەسەر ئەکرێ کە جوولەکە و مەسیحی و مسلمانەکانن ئەو شوێنەی کەوا سیراعێکی ئەجگار گەورەی لەسەر ئێمە لەدایک بوونمانەوە و باوانی ئێمەش لەدایک بوونیانەوە هەر شاید حاڵی ئەم شەڕن کە جوولەکە هەڵی گرسان و هاتوونەتە خاکی فەڵەستینەوە کە دوایی لە کاتی خۆیان ئەگەر عمر باقی بێ شەڵاب باشی باسی ئەکەین زیاتر لە دەوروخولی ئەم سیراعە لە دەوروخولی چی ئەسوڕێتەوە؟ مزگەوتی ئەقسا مزگەوتی قودسە سوڕێتەوە زیاتری شەڕەکە لەسەر پارچە خاکێکی فەلەستین نیە بەڵکو لەسەر ئەو مزگەوتەیە کە لە لای ئێمە سێم مزگەوتی پیرۆزە لە ناو ئیسلامە کە پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خوای لەسەر بێت مەدحی ئەکا و وەصفی ئەکات ئەبوو زەری غەفاری لە پێغەمبەری پرسی سەڵات و سەلامی خوای لەسەر بێت یا ڕەسوول الله یەکەم مزگەوتێک لەسەر ئەرزا دروست کرابێ بۆ عیبادەتی خوا چ مزگەوتێ بووە؟ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی مزگەوتی مەسجد الحرام مزگەوتی کەعبە پرسیاری لێکوتی یا ڕەسوول الله ئەی دوای ئەو پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی المەسجد الأقصى مزگەوتی قودس پاشان پرسیاری لێکرد کەم لە بینی ئەم دوو مزگەوتیە دروستکردنی مزگەوتیە چەند ساڵ هەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی 40 ساڵ حديثك أفرمي پیغمبر صلى الله عليه وسلم حينما سأله أبو ذر رضي الله عنه عن أول مسجد وضع في الأرض يكم مزقوتي لسر أرضا بنيان درابت أبو ذر برسائلة پیغمبر كل صلاة والسلام خواهي لسر بي پیغمبر صلى الله عليه وسلم فرمي المسجد الحرام مزقوتي كعبه پاشان پرسیاری لیکرد أي دواي أو چه مزقوتيك دان داوا فرمي المسجد الأقصى فسأله كم بينهما بين أو دوانا چنه دروس كني أو دو مزقوتا قال 40 عاما فرمي چلدان صا لناو كتابكاني السيرة وتاريخا خلاف يكي چونك لحديثة رون نكراتو كي يكم جار مزقوتا كي دروس كرد مزقوتي حرام اما لا القاكاني بيشوتري آماجمان بو كروتمان إبراهيم سلامي خواي لسربي مزقوتي كعبة أو بناغەکەی فەر لە نوێ هەڵدایەوە دروستی کرد نەک ئەو دروستی کرد دەبێت هەنگێ لە عولەماڵن ئیبراهیم سەلامی خوای لەسەر بێ یەکەم کەس بوو دروستی کرد بەڵام زیاتر مانای ئایەتەکە وا ئەگەێنێت و لە هەنگێ فەرمودەی ترا و لە هەنگێ ئەخباری تاریخیەوە باز دەکرێتکەوە ئەو مزگەوتی کەعبەیە زۆر لە ئیبراهیم سەلامی خوای لەسەر بێ کۆنترە زۆر لە ئیبراهیم هەنگێ گەڵێن هەر مەلایکە دروستی کردووە پێش بوونی ئینسان لەسەر ئەرزە هەندێکی ژەڵەن یەکەم کەس کە بناغەی داناوە ئادەم بۆ سەلامی خوای لەسەر بێ چونکە معقول نییە ئیبراهیم یەکەم مزگەوت دروستکە ئەی لە ئادەمەوە تاکو ئیبراهیم و خەڵکە لەکوێ عیبادەتی کردووە کەواتە بێر بەشەر بنیاتی نابێ و شتەکە ئەدەنە پاڵ ئادەم سەلامی خوای لەسەر بێت هەچ کەسێکیش بێ مەلایکە دروستی کرد بێ ئادەم دروستی کرد بێ ئیبراهیم دروستی کرد بێ سەلامی خوایان لەسەر بێت یەکەم جار مزگەوتی کەعبە دروست کراوە 40 ساڵیش دوای ئەوە مزگەوتی کوێ قودس دروست کراوە ولسردني إبراهيم وإما تاريخ كان أذانين كأذانين إبراهيم سلامي خواي لسربي لقل إسماعيل كوريا مزقوتي كعبة مزقوتي مكان دروس كردوا بنياتي النايوة باشانيش لهجرتي خوايا برو فلسطين إبراهيم سلامي خواي لسربي سرلن يكوي دروس كردوا مزقوتي قدسي شيليو دروس كردوا كواتا أم إبراهيمي باو قولي پیغمبرانا سلامي خواي لسربي أو مێژوویەکی نوێی بۆ هەردوو مزگەوتەکە تۆمات کردوەوە سەر لە نوێ بیناتی ناوەتەوە بۆ مرۆڤایەتی ئەگەر پێشتریش هەبوو بێ لە سەردەمی ئادەم یا پێش ئادەمیش مەلایکەتەکان دروستیان کرد بێت ئێمە هیچ هەواڵێک لەوە نازانین دەربارەی ئەوە هەرچێکیش بڵێن ڕەجمەن بالغەیبە هیچ خەبەرێکی صادقانەمان لەبەر دەسانیە
شتێکیش کە حەدیث و نەسێکی مەعقولی ئاسمانی لەلایەن خواوە یان لەلایەن پێغەمبەرانی خواوە بەدەستمان نەبێت، تاریخ ئەوەی کە بیگێڕێتەوە احتیمالی ڕاستی و احتیمالی درۆی هەیە، ئێمە بە شتێکی مسەلەم وەری ناگرین. باش، ئەم مزگەوتی قودسە شەڕی کە گەورەی ئیستا لە سەریەتی و جوولەکە بە هەموو شێوەیە ڕۆژی بستێکیش لێت بچێتە پێشەوە لای ئەو هەر پێ ڕازیە، هەر ڕۆژەی ماڵێگە ڕوخێنێ لە چواردەوری، هەر ڕۆژەی نەفەقێک لێدا بۆ ژێری ئەوێ بگاتە مزگەوتەکە و ئاخرش مزگەوتەکە لە ژێر ڕکێفی موسڵمانان دەربێنێت. بە بیانووی چیەوە؟ بە بیانووی ئەوەی ئەڵێت، طبعا تاریخەکەی خۆیان لە تەوڕاتە تایەتی ئەڵێت داود سەلامی خوای لەسەر بێ ماڵەکەی خوای دروست نەکرد، قودس دروستی نەکرد و تعمیری نەکردەوە. بۆ بەپێی تەوڕاتی ئەوانەڵە خوا پێی و دا و تۆ ئەمنگە خوێن ڕشتۆ لە پیاو کشتووە، تۆ بەکەڵ کێوە نایکەوە مزگەوتە دروستکەیتەوە، با دوای تۆ سلێمانی کوڕی دروستی کاتەوە. ئەم تۆمەتا دەنە پاڵ کێ پاڵ داودێک کە عمری لە جیهادکردن و دامەزراندنی مەملەکەتی ئیسرائیلا بردۆتە سەر و عیزەت و کەرامەتی بۆ ئالی ئیسرائیل گێڕاوەتەوە و یەکتاپەرستی خوای هێنا و وحی بۆ ئەو لایەن ئاسمانەوە لە تەوراتەکەی خۆیانەتیایەتی ئەڵە خوا پێی وتی دا و تۆ بەکەڵ کێوە نای ماڵی من دروستکەی، تۆ دەستێ لە خوێن وەرداوە لەبەرەوە بێت سولەیمانی کوڕی لە دوای تۆ دروستی کاتەوە. پیان وایە سولەیمان هاتووە هەیکەلەکەی دروست کردو کە بە ناوی هەیکەلی سولەیمان ناسراوە. طبعا لەوانەیە بڵێن هەیکەل چییە؟ هەیکەل مەبەستمان پێ بد نییە. مسلمانەکان بە ماڵی عیبادەتی خۆیان ئەڵێن مزگەوت، مەسیحیەکان پێڵێن کەنیسە، جوولەکەکان پێڵێن هەیکەل. هەیکەل یعنی مزگەوتی جوولەکەکان، یعنی شوێنی پەرستگای جوولەکەکان. ئەڵێن سولەیمان هاتووە پیرۆستترین پەرستگای جوولەکەی لەکوێ دروست کردووە؟ ئەڵێن لە شوێنی مزگەوتی مسلمانەکان ئەمڕۆ ئەو شوێنە بە پیرۆزدانن. و پیان وایە ئەو مزگەوتەی ئەمڕۆ دانراوە ئەوە مسلمانەکان لەسەر هەیکەلەکەی ئەوان دروستیان کردو بە بیانووی ئەوەوە ئەیانوی ئەمڕۆ مسلمانان لێ وەدەرنێن و هەیکەلەکەی خۆیان لێ دروستکەنەوە. تاریخی ئەوان لەسەرەوە دامەزراوە کە شوێنی ئەو مزگەوتەی ئیستا، شوێنی مزگەوتی حرام و قوبەت فەخرەکە کە مساحەکەی ژمارەیەک زۆر دۆنم عەرزی تقریبا 142 بۆ 144 دۆنم عەرزی داگیر کردو مساحەی ئەو مزگەوتە و قوبەی فەخرە. 142 بۆ 144 دۆنم عەرزی داگیر کردووە. ئەوان ئەڵێن ئەو شوێنی پیرۆزی ئێمە بووە، کاتی خۆی پەرستگاکەی کە سولەیمان دروستی کردووە لەویا بووە بێ ئەمڕۆ ئەو مزگەوتە نەمێنێ لەیاکانەیە ئەوکەی ئێمە لێ دروستکرێتەوە. بۆ ئەم مەبەستەش لە ساڵەکانی 1920ەوە بەڕەسمی کەوتونەتە وێزەی ئەو گردەی کە ئەو مزگەوتەی لەسەرە لە ناوەڕاستی شاری قودسە. لە دەیان لاوە عەرزیان کوم کردو وەکو مڵە وەکو مشتێک چوونەتە ژێریەوە بە بیانووی ئەوەی ئێمە بە دوای ئاساری بناغەی ئەو هەیکەلەیەگەڕێ. طبعا ئەو هەیکەلەی وەکو ئەوان باسیەکەن بناغەکەی ئێجگار قوڵ و پتە و بەقووەت بووە، بینایەکی ئێجگار گەورە بووە و پیان وایە ماممکن نییە ئاسارەوات و بناغەکەی ئیستا نەدۆزنەوە. ئەوە زیاتر لە قەرنێکە ئەمانە چەندین وەجبە عولەمای ئاسار و هەتا ئیستاشی لەگەڵا بێ بەردەوام خەریکن بۆ ئەوەی بناغی ئەو هەیکەلە بدۆزنەوە هەتا ئیستەکانە هیچ ئاسارێکیان نەدۆزیوەوە ئاماژە بێ بۆ ئەوەی کەوا پەرستگاکەی کە سولەیمان سەلامی خوای لەسەر بێ بۆ عیبادەتی جوولەکەکانی دروست کردووە لەو شوێنەیە بێ. هەتا ئیستا یەک بەڵگەیان دەست نەکەوتۆ کە حاشا هەڵنەگر بێ بناغەیەکی گەورەی بینایەکی گەورە بێت تا بڵێن وەڵڵا ئەمە بیناکەی سولەیمانە و ئێوە هاتون غەدرتان کردو ئەم شوێنەتان داگیر کردو ئەی موسڵمانینە بۆ خۆتان. لە چەندین لاوە عەرزیان کرد تەنانەت ئەمڕۆ بەرپەرسیاران و سەرپەرشتانانی مزگەوتەکەی قودس هاوانەکەن ئەڵێن موسڵمانینە خەڵکی دنیا فریاکەون ئەمە دەژێر عەرزیان هەڵکەندووە ژێر مزگەوتەکە بۆش بۆ لە ئان و ساتایە بڕوخێ. ژێریان بۆش کردووە بە بیانووی ئەوەی کە بە دوای ئاسارە ئەگەڕێن جوولەکەکان. هیچیشان دەست نەکەوتووە هەتا ئەم لەحزەی لەگەڵا بێ کە ئاماژە بێ بۆ ئەوەی کەوا ڕۆژێ لە ڕۆژان ئەمە هەیکەلەکەی سولەیمان لەویا بوو. هەرچێکیان دۆزیوتەوە هی کۆمەڵێ پاچە بەرد و مور و هی ئەوە کە ئاماژە بووە کە حەزارەتێکە بۆ یاخود ئینسان لە مەنتیقەیە ژیاوە، هیچیان نەدۆزیوتەوە. داود سەلامی خوای لەسەر بێ و سولەیمان سەلامی خوایان لەسەر بێت ئێمە لە هیچ ئاەت و حەدیثێکە ئاماژە بەوە نەکراوە کە ئەو مزگەوتی ئیسا مزگەوتی قودسە کاتی خۆی شوێنی پەرستگای جوولەکە بوو بێت. ئاماژە بەوە نەکراوە. ئێمە ئاڵین ئیبراهیم سەلامی خوای لەسەر بێ بۆ شوێنی عیبادەت دروستی کردووە. هیچ نەسێکمان لەسەر لەبەر دەسانیە کە حاشا هەڵنەگر بێت بیسەلمێنێ شوێنی پەرستگاکەی ئەوان لەو شوێنەیە کە ئەمڕۆ مزگەوتی موسڵمانانی لێ دروست کراوە. هیچ شتێکی وامان لەبەر دەسانیە.
ئەوان بە بیانووی ئەوە ئایان و مزگەوتەکە بڕوخێنن. کۆمەڵی خرافیاتیشان بۆ ئەو مەسەلەیە دروست کردووە، تەنانەت مەسیحیەکانیشان گومڕا کردووە کە ئینشەڵا لە کاتی خۆیان باسەکەین. قەناعەتیان پێ کردوون پیان وتون عیسا ئێوە چاوەڕێکن لە ئاسمان بێتە خوارەوە، عیسا لە ئاسمان نایەتە خوارەوە، تا ئەو ڕۆژەی هەیکەلەکەی سلەیمان دروست نەکرێتەوە پەرستگاکەی ئەو دێ لە ئاسمان دێتە خوارەوە ئیفتیتاحیەکە. آخر جوولەکەیەوە کەی باوەڕتان بە عیسا هەر هەبووە سەلامی خوای لەسەر بێ، هەتاکو بانگەشە بۆ ئەوە بکەن و مەسیحیەکانە بۆ قەناعەت بکەن وەڵا عیسا دێتە خوارەوە ئیفتیتاحی چیەکات هەیکەلەکەی سلەیمانەکە، بۆ ئەوەی مەسیحیەکانیش لەگەڵ خۆیانە بخەنە ڕێک سەنگەرەوە بەرامبەر بەکێ بە موسڵمانان تا مەسیحیەکانیش حەز بۆ بکەن ئەو مزگەوتی موسڵمانانە لە قودس بڕوخێنێ و کاکە بە ئەما پەرستگاکەی خۆیان دروستکەنەوە هەتا کێ عیسا لە ئاسمان بێتە خوارەوە. حتا مەراسیمی ئەو ئیفتیتاحەشیان بە درۆ بۆ ئەوان ڕازاندوێتەوە پیانەڵێن عیسا کە دێتە خوارەوە گایەکی سووری ئاوا سەرە بڕێ و تەنانەت ڕسمی گاکەشانە لە ئیساوە کردو چۆن سەریە بڕێ و بە خوێنەکەی چۆن دەستی ئاوا سوورەکات و دەرگای هەیکەلەکە ئەکات و ئەلەم خرافیاتانی کە دروستیان کردووە. ئەمڕۆ کۆمەڵێک لە توندڕەوەکانی جوولەکە و مەسیحی کار بۆ ئەواکەن ئەو مزگەوتە بڕوخێندێ و سەر لە نوێ پەرستگاکەی ئیسرائیلی بۆ دروستکردەوە. تەنانەت پێداویستیەکانی ئەو پەرستگایشیان دروست کردووە، ئامادەیان کردووە. ئەوان زۆر بە جدی کار بۆ ئەو مەسەلەیەکەن. ئێمەش گاڵتەمان پێی دێت و پێمانەڵێن ئەڵێ کاکە نەزەری موعامەرەی نەکەنوانیانێ و موعامەرە مسڵمانان کە ئەسڵ ئەساسی نێشتیوانیە. ئەوان بە گەرمی کار بۆ ئیشەکان نەکەن و ئێمەش خۆمان غافڵ کردو و خۆمان بێ ئاگا کردو وەڵی ناو مەسەلەیە وانییە. باش طبعا ئەو مزگەوتە مسلمانان لای مسلمانان زۆر پیرۆز و پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەفەرمێت یەکەم مزگەوت مزگەوتی کەعبەی ماڵی خوا، دووهەم مزگەوتی مەدینە، سێهەم مزگەوتی قودس بۆ پیرۆزی بۆ نوێژکردن تیا غیری ئەو سێ مزگەوتە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێت ثم أينما أدركتك الصلاة فصله فإن الفضل فيه. غیری ئەوانە لە هەر شوێنێکیان نوێژکەیت فەرقی نییە، بەڵام بۆ پلەداری نوێژێکی مزگەوتی کەعبە بە 100,000 نوێژەچێت، نوێژێکی مزگەوتی پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خوای لەسەر بێ بە 1000 نوێژەچێت، نوێژێکی مزگەوتی قودس بە 500 نوێژەچێت. غیری ئەوە هیچ شوێنێکی کە فەڵزی نییە بڵێ نوێژی فڵانە مزگەوت یا فڵانە جێگە خێری زیاترە لەوێ، هەموو یەک خێریەیە، بەس تەنها ئەم سێ جێگەی خوای گەورە کردوێتی بە مقدساتی ئیسلامی و خوای گەورە ڕێزی لێناوە. لە حەدیثێکە کە عەبدوڵای کوڕی عەمر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ، عەبدوڵای کوڕی عەمری کوڕی عاص بۆمانە گێڕێتەوە لە ئیبن ماجە و لە مسند ئیمام ئەحمەد و لە سنەنی نەسائیشە هاتووە، دەڵێ کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باز لە دروستکردنی مزگەوتەکە ئەکات هەیکەلەکەی خۆیان پەرستگاکەی خۆیان دەفەرمێ لەما فەرەغ سولەیمان بن داود من بینائی بەیت المەقدس، کاتێک کە سلەیمانی کوڕی داود سەلامی خوای لەسەر بێ پەرستگاکەی بەیت المەقدسی تەواو کرد دروستی کرد، سەئەل الله ثلاثا، داوای سێشتی لە خوا کرد کە خوا بیداتێ. کاتێک کە سلەیمان ئەم شوێنی عیبادەتگایی بۆ پەروەردگاری دروست کرد تا جوولەکەکان بێن عیبادەتی خوا و یەکتاپەرستی تیا بکەن، ئەم پێغەمبەرە نازدارە کە پێغەمبەریش بوو پاشاش بوو مەلیکیش بوو، طبعا لە پێغەمبەرە پاشاکان داود و سلەیمان و یوسف ئەمانە هەموو پێغەمبەریش بوون و دەسەڵاتداریش بوون، داوای لەخوا کرد حکما یصادف حکمه، کاتێک کە حکمەکات بە حکمی خوا حکم بکات، یعنی هەوا و ئارەزووی تیان نەبێ، یعنی خوا ئیلهامێکی وای باتێ عەدالەتێکی تەواوی مطلق لە بینی ڕەعیەتەکەیان بکات، نەوەکو لەکەداری پێغەمبەرایەتەکەی لەکەدار بێ، چونکە ئەم پاشایە ئەگەر حکم لە بینی خەڵکا بکا و نەعەدالەتێک لە شتێکا حکمێک نەپێکێ ئەبێ بەتەعن بۆ پێغەمبەرایەتەکەی، لەبەرەوە داوای لە پەروەردگاری کەوتی خوایە یارمەتیم بەی هەچ قەزاوەتێکم کرد لە بینی خەڵکا و هەچ قەرارێکم دا و هەچ حکمێکم دا، حکمێ بێ کە تۆ پێی ڕاستی بیت. وملكا لا ينبغي لأحد من بعدي، پاشان داوای کەوتی خوایە مڵکێکم بەیتێ لە دوای من بۆ کەسی تر نەبێ، مڵکێکم بەیتێ کەسی کە لە دوای من دەسەڵاتی بەسەر ئەو مڵکەیان نەشکێ و نەدرێ بە کەسی تر، تایبەت بێ بە خۆمەوە. ئەمە دوو. سێهەمیشیان وألا يأتي هذا المسجد أحد لا يريد إلا الصلاة فيه إلا خرج من ذنوبه كيوم ولدته أمه،
وتی پەروەردگارە داواش لێکەم ئەمە دوعاکەی سولەیمانە سەلامی خۆی لەسەر بێت وتی پەروەردگارە داواش لێکەم هەچ کەسێک بێت بۆ ئەم مزگەوتە تایبەت مەبەستیەوە بێ نوێژ بۆ تۆ بکاتیایە ئیلله وەکو چۆن مناڵەکە لە دایکە بێ پاکە لە گوناح ئاوە لە گوناحەکانی پاکی بکەیتەوە. کەواتە سولەیمان سەلامی خوای لەسەر بێ کاتێک کە مزگەوتەکەی دروست کرد داوای ئەم سێ شتەی کرد. یەکەم حوکمێکی باتێ خوا کە عەدالەت بێ غەدری تیا نەکا لە کەس. دووهەمینیان مڵکێکی باتێ لە دوای خۆی بۆ کەسی کە نەبێ. سێهەمینیشان هەچ کەسێ هاو تایبەت نوێژ بۆ ئەو نوێژ لەو مزگەوتەیە بکات مەبەستی نوێژکردن بێ لەو مزگەوتەیە بۆ خوا کە خوای گەورە چی بکات پاکی کاتەوە لە هەموو گوناحەکانی وەکو ڕۆژەی کە تیا لەدایک بووە. جا پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ دووشتی درایە لەبەر چاومانە. یەکەم لە قەزاوەتەکەیە خوای گەورە لە قورئانە بۆمان باس دەکات فەفەهەمناها سولەیمان تەنانەت داود غەڵەتی کردووە سولەیمانی کوڕی بۆی ڕاست کردوێتەوە. ئەو حکم و عەدالەتی یاوەتی خوای تەبارەک وتەعالا حکمیشی داوەتی و عەدلیشی داوەتی ئەوەی داوەتیە. دووهەمینیشان بالفعل مڵکێکی دا بە سولەیمان بۆ کەسی تر نەبوو لە دوای سولەیمان کە ئەویش چی بوو خوای گەورە بای بۆ مسەخەر کردبوو بۆ سولەیمان کە ئەمە جوولەکان ئەسڵ خۆیان لەم شتە نایەن تاریخی کۆنەمە باز ناکات. خوا بۆمانە گێڕێتەوە لە قورئانە کە بای بۆ سولەیمان مسەخەر کردو و جنیشی بۆ مسەخەر کردو کە ئەمانە بۆ هیچ کەسێکی کە نەبوون لە دوای سولەیمانەوە. جن خزمەکار بوو لەبەر دەمی سولەیمانە هیچ کامی نەیەتوانی لە فەرمانی سولەیمان دەرچێ. بینای پێ دروستەکردن تەلاری پێ دروستەکردن عەرزی پێ هەڵەکۆڵین معدەنی لەزەی پێ دەرێنان پێداویستی قەوم و دەوڵەت و میلەتەکەی خۆی پێکارەکردن وەک چۆن تەشبیه بێ مەسەلەن بۆ نمونە ئێمە خوای گەورە ئەسپی بۆ مسەخەر کردوین وڵاخی بۆ مسەخەر کردوین بۆ بار و ئەمانە مسەخەر ببوون لەبەر دەمی سولەیمانە. طبعا جن ئەنواع قەومیان هەیە ئەنواع پێکاتیان هەیە ئێمە نازانین نەمادیون بۆ شێوەی کە ئیناکەی بەس پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆمان باس دەکات فەرمێ خوای گەورە مەلایکەتی لە نور دروست کردووە براجنەکانتانی لە دووکەڵ و بڵێسەی ئاگر دروست کردووە لە بڵێسەی ئاگر ئێوەشی ئادەمیشی لەو قوڕە دروست کردووە کە ئەیزانن. طبعا ئێمە لە قوڕ دروست بووین حیواناتیش لە قوڕ دروست بووە ماسیش لە قوڕ دروست بووە تەیر و باڵندەش لە قوڕ دروست بووە بەڵام هەرێکی بەنەوعێکە. جنیش خوای گەورە ڕاستە لە بڵێسەی ئاگر دروست کردووە بەس چەندین جۆریان هەیە چەندینەوە مەخلوقی تایبەتیان هەیە. تیانە بە ئاسمان ئەڕفێت توانای ڕفینێت تیای لە شوێی ئەفریتایە تیاتی وەکو مار و دووپشک وایە تیاتی لە ناو ماڵەکانە لەگەڵمانان نیشتە جێ و هیچ زەرەریان نییە وەکو چۆن مارمێلکە و شتانە لە ناو ماڵە ئەژی یان بشک لە ماڵە ئەژی کاتە ئەوانش ئەنواع مەخلوقاتی تایبەتن خوا ئەوانیشی بۆ سولەیمان مسەخەر کردبوو بێجگە لە باو بێجگە لەوەی کە جنیشی بۆ مسەخەر کردبوو خوای گەورە فێری قسەی دەعبا و دەعجانەکان یاخود عەلەمە و مەنطیق الطەیر بە تایبەتی زمانی تەیری فێر کردبوو زمانی تەیری باڵندەی فێر کردبوو ئەیتوانی لە قسەی هەندێک حەشەرات وەکو مێلوولەکە سوڕەتی نەمل کە خوا بۆمان باس دەکات. کاتە ئەمە مڵکێک بۆ تایبەت بە سولەیمان خوای گەورە یەکەم عەدالەت و حکمەکەی پێبەخشی دووهەمینیشان مڵکێکی پێدا کە دوای سولەیمان حتا ئەمڕۆ کەس خوای گەورە جارێکی ئەوەی نایەوێت بتوانێت با مسەخەرکە یا جنی بۆ مسەخەر بێ یا لە زمانی تەیر و حەشەرات تێبگات. جا پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ ئومێدم وایە ئەمە اثنتان فقد أعطيهما ئەو دوانەی ئەوەڵی پێدرا وای زانین هەبوو وأرجو أن يكون قد أعطي الثالثة پیغمبر صلى الله عليه وسلم أميدم وايك خواي قولي دعاكي سيمشي قبول كردبه ما دام دعاناكي كي قبول كردو إن شاء الله سيمكشي قبول كردوه سيمكشيا هاتك سيبنيتي نيوش كردن تايبت بو خوا بچه بو مزگوتي قدر نيوجي تيابكا إن شاء الله وكو أو روجي كدائقة بيت شون گناحي بيوني أولا گناح كاني باقويتو أما لاي إما بيروزا أم مزگوتي إسا مزگوتي مسلمانانا سێهم شوێنی پیرۆزە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ من باس کردووە عیبادەتیا بە پێنسەقاتە نوێژێکتیا بە 500 ئەوەندەیە لەبەرەوە موسڵمانان بەسەر و ماڵ و خوێنی خۆیان بۆ هەتاتا دەستبەرداری نابن و دواییش کە دەینە سەری ئینشەڵڵا کە فترێک لە فترەکانە مەسیحیەکان توانیان لەژێر دەستی موسڵمانەکانی دەربێنن قەتوعامی موسڵمانانیان هەموو تیا کرد نیان لەژێر موسڵمانی تیا بمێرێ بەڵام هەچ کاتێ بە دەستی موسڵمانانەوە جوولەکە و مەسیحی و موسڵمان و قەومەکانی کەشتیا ژیاون کەس دەستکاری نەکردوون ئەو فترەی کەوا مەسیحیەکان و لە کاتی حەربی سەلیبیەکانە سندیانەوە نیان هیچ موسڵمانی تیا ئەمڕۆژ کە بە دەست جوولەکەوێ بینن چی لە موسڵمانان و لە قەومەکانی کاکە حرمەتی یەک کەس ناگرن بەس ئەو فترانی کە بە دەستی موسڵمانەوە بووە ئەم فەلەستین و قودس و ئەم مزگەوتە حرمەتی ڕاگیراوە هەموو قەومەکان وەکو تیا وەکو براتیا ژیاون
کە سەلاحەدینی ئەیوبی لە دەستیانی سەندەوە ئەوان یەک موسڵمانیانتیان نێشت و هەمویان کوشت بوو سەریان بڕی بوو. سەلاحەدین کە لە دەستیانی سەندەوە یەک مەسیحیتیان نەکوشت. داگیرکەرەکانی وەلا ناوخوا حافیزان بێ مەسیحی ئەسڵەکانی تیا هێشتەوە لەناو ئەوێیا و مسلمانانیش بە هەمان شێوە هەتا ئەمڕۆشی تیا بێ پڕە لە مەسیحی و پڕە لە جوولەکە و پڕە لە مسلمانیش دەستکاریەکیان نەکردووە. ئەوە سەماحەتی ئیسلام و سەرکردە مسلمانەکان بووە. ئەوەش دڕەقی دوژمنەکانی ئیسلام لە جوولەکە و لە مەسیحیەکان کە تاریخی مەسیحیەکان فترەی 70 ساڵە کەوتە دەستیانەوە چیان لێ کرد. نیان هێژ یەک کەسێکی تیا بژی غێری خۆیان نەبێ نەک دەریان کە هەمیان هەر کوشتن. جوولەکەکانیش ئەمڕۆ بینن 70 دانە ساڵە 100 دانە ساڵێ مە لە تەلەڤیزیۆنا ڕۆژنی ئەخباری جوولەکە نەبیستین چی سوکایەتی و دڕەقیە نوێنێ بەرامبەر بە نەک تەنها موسڵمانان بە مەسیحیەکانیش کە نیشتە جێ وڵاتن. چۆن هەمیان لە بنهێنانە دەرەوە و چیان لێ ئەکەن و چۆن ماڵیان کاولەکەن و چۆن مناڵە کوژن و چۆن ژنە کوژن و چۆن ژن و مناڵ ئەسووتێن و باش. پاژەوەی کە دەوڵەتی داود و سولەیمان سەلامی خوایان لەسەر بێ لە ناو فەڵەستین و لە ناو قودسا دامەزراوکە و عەرزم کردن فترەی حوکمی گرتنە دەستی داود لە 996 پێش زاین بوو. 996 ساڵی 996 پێش زاین، یعنی 996 دانەساڵ پێش لەدایکبوونی عیسا سەلامی خوای لەسەر بێ داود حوکمی فەڵەستینی گرتە دەست. ئەم حکمە لە پاش ئەو 30 ساڵ داود حکمی کرد، لە پاش داود سەلامی خوای لەسەر بێ سولەیمانی کوڕی ها حکمی کرد، لە پاش ئەوان دیسانەوە مەملەکەت لەد بۆ ئاشوب کەوتە بەینیانەوە و کردیانەوە بە دوو مەملەکەت هەتاکو ساڵی 721 پێش میلاد 721 پێش میلاد پاشای ئاشوریەکان سەرجۆن هەفتا مەملەکەتی قودسی داگیر کردەوە، یعنی جوولەکەی بنەبڕ کردەوە لێ لە ساڵی چەندەیە 721 پێش زاینە سەرجۆنی ئەکەدی هات مەملەکەتە ئاشوری هات مەملەکەتەکەی کۆتایی پێنا. پاش ئەوان لە ساڵی 680 فێرعەونی میسڕیەکان جاری کە فێرعەونەکان هاتن چیان داگیر کرد؟ قودسیان داگیر کرد. پاشان لە ساڵی 587 پێش زاینە ئەم جارە نەبوخۆزنەسر هات ئەو شارەی لەژە دەستی فێرعەونەکان هێنایە دەرەوە هەرچی جوولەکەش هەبوو هەمووی قەتڵ و عام کرد و ئەوەشی کەما بۆ نزیکەی 70000 جوولەکەی لە هەنگی ڕوایەتە باز دەکرێت ئەڵێن لە ناو قودسە 500,000 جوولەکەی کوشتە لە هەنگی ڕوایەتە باز دەکرێت. ئەوەشی کەمایەوە ڕاپێکی کردن وەکو عەبد هیچی تیانێش هەمویانی هێنا بۆ کوێ بۆ عێراق بۆ وڵاتی عێراق بۆ شاری بابل کە پایتەختی خۆی بوو. کاتارە و فترێ بوو کە بەدەست جوولەکەکانەوە بوو. لە پێش ئەوانەوە بەدەست قەوما کوێوە بووە کە باسمان کرد وتمان پێش ئەوانیش بەدەست بتپەرستەکانەوە بوو. فترەیەک لە تاریخە خوای گەورە ئەو ئەرزەی پێدان کە بیکەن بە شوێنێکی پیرۆزە و ئیبراهیمی باوە گەورەتان تەعمیری کردوتەوە ئەو مزگەوتەوە پێشەوەی لە سەردەمی ئادەم و مزگەوتە پیرۆزا بووە ئێوە تەدنیستان کرد پیستان کرد بە کفر و بە بتپەرستێتیکردن تایە بە فەسادنانەوە تایە ئەو فترەیە خوا پێدان ڕێزی پێ لێنان حورمەتی لێنان پیاوانێکی وەکو داود و سولەیمانی بۆ ئەناردن سەلامی خوایان لەسەر بێ حکمتان کەن بە عەدالەت بەڵام ئێوە پێتان نەزانی تێکتان نا تەخت و تاراجیتان تێکدا و کاولتان کرد و لە ناوتان برد. خوای گەورە ئەوانەی ناردەسە ئەو پاشا دڕەقانەی ناردەسەتان وەکو سەرجۆن وەکو فێرعەون وەکو نەبوخۆزنەسر ئەمانە یەک لە دوای یەکە هاتن ئەو وڵاتیان داگیرە کردەوە هەرچی جوولەکە بووتیایە قەتڵ و عام کرا و خوای گەورە غەضەبی لێسن. وإما شمو ذاين لسورة إسراء خوي تبارك وتعالى وعد داو كافر كتبنا على بني إسرائيل لا تفسدن في الأرض مرتين كدوجا لسر بني إسرائيل نسرا وخواي قورا فرمي لكتابة لسر منوسيون كدوجا لسر أرض عند الصلاة قلنا دسك هم علماء فرمي بس في أرض بيت المقدس فسادك يزور وخرافيك يزور أذينو أو جاري يكم هاتوا خوا فرمي فإذا جاء وعد أولاهما بعثنا عليكم عبادا لنا أولي بأس شديد فجاسوا خلال الديار وكان وعدا مفعولا أمرا مفعولا كاتا جاري يكم هات خوي تبارك وتعالى كومل عبدي خوينات لبني هنا ندروا فإذا جاء وعد الآخرة كوعد دو مكشها وكأمره يستردمكي جاري كأود صلاتي أولاتا أقرنا ودسوا فسادي تاكروا دي سانو خوي قولا همان جماعة دنيلتو السريانو همان خلق ليلته لعبدكاني خوي ليلته سلاك أم جارش ريشة كيشا كانوا طولي أو هم فساد وخرافان اللي بكانوا كيما تشاوراني أوين إن شاء الله.
لە پاش ئەوەی کەوە نەبوخۆزنەسر لە ساڵی 587 زاینیە طبعا وتمان مملەکەتی داود و سلەیمان هەتاکو 721 پێش زاین بەردەوام بوو لە 721 پێش زاینە سەرجۆن هات و مەملەکەتەکەی داگیر کرد لە دەست جوولەکەی دەرێنا لە ساڵی 608 پێش زاینە فێرعەونی مصر داگیری کرد پاشان لە ساڵی 587 پێش زاینە نەبوخۆزنەسر داگیری کرد و جوولەکەی کاتە فروتونا کرد لە پاش ئەوە لە پاش نەبوخۆزنەسر لە ساڵی 538 پێش زاینە کۆرشی مەلیکی فارس جاریکە لەژێر دەستی نەبوخۆزنەسر هێنایە دەرەوە لەژێر دەستی ئاشوریەکان هێنایە دەرەوە ڕێگەی دا کە جوولەکەکان بڕۆنەوە بۆ ئەوێ و سەر لە نوێ پەرستگاکەی خۆیان دروستکەنەوە لە ساڵی چەندەیە لە ساڵی 538 یعنی لە 721 کە لەژێر دەستیان دەرێنا هەتاکو 538 جوولەکە نەبەوە بە خاوەنی ئەوێ کۆرش ڕێگەیان کەوا بڕۆنەوە ناو ئەوێ و سەر لە نوێ مزگەوتەکەیان دروستکەنەوە ئەم جاریان لە ساڵی 63 پێش زاینە جاریکە ڕۆمانیەکان هاتن فەلەستینیان داگیر کردەوە و لەژێر دەستی جوولەکەیان هێنایانە دەرەوە کەواتە لە ساڵی 63 زاینەوە فەلەستین و مزگەوتەکە لەژێر دەستی ڕۆمانە بتپەرستەکانە بوو هەتا سەردەمی عیسا سەلامی خوای لەسەر بێ لە 63 ساڵ پێش عیساوە ڕۆمانەکان هاتن فەلەستین و بەیت المەقدسیان داگیر کرد و مزگەوتەکەیان داگیر کرد ڕۆمان ئەو کاتە چی بوون بتیانە پەرست هەتا سەردەمی عیسا سەلامی خوای لەسەر بێ و هەتاکو 300 ساڵیش دوای عیسا کە اینجا ڕۆمانەکان بوون بە مەسیحی هەر بەدەستی ڕۆمانەکانەوە بوو و هەتا ئیسلام هاو لەژێر دەستی ڕۆمانەکانە دەریهێنا هەر لەژێر دەستی کیا بوو لەژێر دەستی ئەوانە کەواتە جوولەکە فترەیەکی کەم لە تاریخ چەند سەدەیەک 3-4 سەدەیەک لە تاریخەکەی خۆیانە فەلەستینیان بەدەستەوە بوو کە ئەمڕۆ خۆیان کردو بە ساحیبی دامی خوای بەدەست قەومەکانی کەو بەدەست داگیرکەرەکانی کەوە بوو شتێک نەبوو تایبەت بێ ئەمە بڵێن مڵکی ئەوانە و بەدەست ئەوانەوە بووە ئەو ئیدعای کە ئەوان ئەیکەن خاوەندارێتی ئەوێ خوای گەورە وتی بڕۆنە ئەو ئەرزەوە ئەو مزگەوتە پیرۆزەی تایە بیکەن بە شوێنی خۆتان منەتان نەمێ بە شەرتی ئەو بتپەرستانەی تیا دەبکەن ئەوان پیاوی ئەوە نەبوون بچنە و جیهاد دەبکەن بۆیە خوای گەورە ڕیسوای کردن هەر لە زمانی موسایە 40 دانە ساڵ لەو سەحرایە هێشتنیەوە دوایی کە عقوبەی دان 40 دانە ساڵ بە بێساحیبی و بێخاک و بێنیشتیمان لەو سەحرایە خولانەوە لە زمانی یوشعی کوڕی نونا سەلامی خوای لەسەر بێت جارێکی تر توانیان بچنە ناو ئەو فەلەستینە و بچنە ئەو شوێنە مبارەک لە پاش ئەوە کە دەستیان کرد بە خراپە لە ناو ئەوەیە و وازیان لە پەیمانەکانی خۆیان هێنا و شەریعەتی موسایان پشت گوێخست خوای گەورە غەضەبی لێگرتن ئەم جارە کرانە دەرەوە لە فەلەستینیان لێ سەندایەوە هەتاکو لە سەردەمی تاالوتا سەلامی خوای لەسەر بێت کە پیاوێکی باش بۆ هەنگێ گەڵێن پێغەمبەر بۆ هەنگی گەڵێن نەخێر پێغەمبەر نەبووە تەنها پیاو چاکێ بووە داود پێغەمبەری خوا بوو کە جوندیە بوو لە جێشەوە توانی فەر لە نوێ ئەو مەملەکەتە بسێنێتەوە و پەرستگای موسڵمانان لە زمانی کوڕی داودا کە سلەیمان بوو سەلامی خوای لەسەر بێ ئەو مەملەکەتیان دروست کرد و ئەو بناغیان پێونا کە ئەمڕۆ جوولەکە خۆی بە ئیدعای ئەو حەقا ئەکات کە لە داود و سلەیمان بەڵام هەتا ئیستا ئاسارەواتی ئەو شوێنی پەرستگایان نەدۆزیوەتەوە کە لەکوێ بووە ئەوەشی کە ئەڵێن لە ژێر بناغی مزگەوتەکەی ئەمڕۆ مزگەوتی قودس لەسەر و بناغی دروستکراوە ژێر عەرزیان هەموو هەڵکۆڵیوە وای هاتوو مزگەوتەکە خەریکە ئەتەپێ بەس بۆی بناغەیەکی ئەو پەرستگایە بدۆزنەوە بڵێنە وەڵامە شوێنی ئێمە بۆ ئێوە هاتوون داگیرتان کرد و تا ئێستاکانە ئەوەشیان بوونە سەرمێنداوە ئایا شوێنی پەرستگاکە لەکوێ بوو مەگەر خوا بزانێ بڕۆن مەملەکەت هەڵەنەوە بزانن لەکوێ بوو بەڵام تۆ ئەڵێی لە ژێر ئەمەیە بۆ ئەرسان هەموو هەڵکۆڵی ئەوە لە هەموو لایەکەوە ئەرسان کون کردو چونەتە ژێر مزگەوتەکە خەریکە مزگەوتەکە ئەتەپێ و پێشم وا بێ هەر ئەتەپێت هەر ئەی ڕوخێنن چونکە لە هەنگی حەدیثە ئاماژەی تایە حەدیث پێغەمبەر صلی الله علیه و سلم کە دواتری نەسەری دیارە ئەڕوخێندە و دیسانەوە دروست دەکرێت و تعمیر دەکرێتەوە ئەمانە نیازیانەوە بێ مەبەستیان هەر لە فرسەتێکای ڕوخێننەوە مزگەوت تا ئێستا چەند جار بێئەدەبیان بەرامبەر و مزگەوتە کردو ڕوخانیانە و پێم وا بێ ڕۆژێکی ژەچێت بۆیانە چێت چونکە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ عیمران و بەیت المەقدس عمران و بيت المقدس خراب يثرب لحديث كاتب صلى الله عليه وسلم هات كاتب مزگەوتی قودس ئاوادان کرایە و مەدینەی شاری من کاولە بێ دیارە مزگەوتی قودس ئەڕوخێنێ بۆیە تعمیر دەکرێتەوە تعمیر لە دوای چییە لە دوای کاولکاریە بەپێی ئەو حەدیثە بێ ئەوەی لێ ئینسان لێ ئەخوێنێتەوە کە ئەو مزگەوتە
ئەڕوخێندێ و جاری کە دروست دەکەێت پێغەمبەر صلی الله علیه و فەرمێ کەی ڕوخێندا دروست کرایەوە یا کەی دروست کرایەوە تعمیر کرا پێغەمبەر صلی الله علیه و فەرمێ ئینجاڵە مەدینەی شاری من کاولە بێت کەی مەدینەی شاری منیش کاول بوو حرب عالمێ گەورەکە بێت کە پێوتێ مەلحەمە الکوبرا کە ئینشاڵڵا لە کاتی خۆیان دێینە سەری و ئەگەر ماین لە مردین باسیەکەین. ئەمە کورتەیەک بوو سەبارەت بە تاریخی جوولەکە لە پێش ئیسلامە و تاریخی بەیت المەقدس، تاریخی ئەو مزگەوتە و ئەو شوێنە پیرۆزەی کە ئەمڕۆ تا ئەمڕۆژ ئەلحەمدولیلا نوێژی تیا ئەکرێ بەڵام لەژێر چەپۆکی تایە جوولەکەیە و ئەوێ بە هەر شێوێ بێ بیسەنەوە. ئەگەر ماین و نەمردین ئینشاءڵڵا لە خزمەت جەنابتانە لە ئەڵقەی داهاتووە باسی مەسەلەیەکی زۆر گرنگ ئەکەین کە پێم وایە ئەوە گرنگترین مەسەلەیە لە باسی جوولەکە و لە باسی مەسیحەکانیشە ئەویش ئەوەیە مێژووی نووسینەوەی تەورات و ئینجیل. ئەم تەورات و ئینجیلی کە لەبەر دەستیانایە و ئەڵێن ئەمە تەوراتەکەی موسای و ئەمە ئینجیلەکەی عیسایە سەلامی خوای لەسەر بێ، ئەمە تاریخەکەی کێ و ئەم کتابە مقەدەسەی کە ئەمڕۆ مەسیحیەکان و جوولەکەکان بە ملیارات خەڵکی لەسەر و شوێنی ئەکوێ زانین تاریخی نووسینەوەکەی کێ و چۆن بوو چۆن گەیشتووەتە دەستی ئێمە. زانین ڕاستە ئەو کتێبە ئاسمانیانەیە کە خوا بۆ ئەم پێغەمبەرانی ناردووە سەلامی خوایان لەسەر بێ، ئەو زەبوران و ئەو مەزامیرانی لە عهد القەدیمە ئەمڕۆ لە تەوراتە ئەخوێندێتەوە ئەڵێن هی داود دەبزانین هی ئەوە. أجل ما نمردين إن شاء الله لخدمة جنابتنا ولا القيدات وبعضكين. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وصلى الله على محمد النبي الأمي وعلى آله وصحبه أجمعين والسلام عليكم.